قسە و باسکردنە لەسەر یەکێک لە جۆرەکانی هونەرواروە وێنەی پۆرتریتی و باسکردن لە یەکێک لە پرۆژەکانی شێوەکارێک کە پۆرتریتی هونەرمەندانی بەناوبانگی کورجارێکی تر دەنەخشێنێتەوە بەبێ گوێدانە هیچ چین و توێژێک واروە هیچ بربەستێک بە بێ جیاوازی وێنەی بەشێکی زۆر لە هونەرمەندان واروە کەسانی سیاسی و بەشێکی زۆر لە ئەو کەسانی کە لە بواری هونەریا کار دەکەن جارێکتر وێنەی ئەوانی بەشەوەی پۆرتریت نەخشاندۆتەوە بۆم بابەتە واروە بۆ قسە و باسکردن لەبارەی هونەری شێوەکاری پۆرتریتەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شوان محەممەدمان کردووە کە شێوەکارە و لاسۆدەی کورسات مەگەزینە میوارێ ئامادەیە سلااو لێبێ مامۆستا زۆر بەخێر باش زۆر بەخێر بێ زۆر سپاس بەخێر بێی سەرچاوان مامۆستا بە سەرەتا لە باسکردن لە هونەری پۆرتریت دەست پێ بکەین بابزانین هونەرە چیەوە خۆی لە چی ئابینێتەوە سەرتا سپاس بە بەڕێستان سپاس بۆ بەرنامە جوان و کەناڵە جوانەکەی کورسات هونەری پۆرتریت هونەرێکی زۆر کۆنە ینی لە سەردەمی کلاسیکەوە بگرە پێش کلاسیکی ژەم هونەرە هەبووە پۆرتریت مەبەستی چیە مەبەستی ئەوەیە کە یەک نەفەر واتە کە لە ئێمە لە شێوەکاریا پێوتێت پۆرتریت یا دەخوا خودفیگەریشی پێوترێت پۆرتریت چۆنێتی ئەو ئیشەیە واتە قیاسەکەیەتی لەسەر کەمەرەوە تا سەرسەرە ئەمە پێوتێ هونەری پۆرتریت و هونەرەکەشی مێژۆکەشی زۆر کۆنە ینی ئەمە بگرێت لە کلاسیک لە پێش کلاسیکیشەوە ئەم جۆرە ئیشکردنە هارەبووە مامۆستا شوان لە هونەری پۆرتریتە ئەو ماتریالانە چین کە بەکارهێنرێت بۆ نمونە ئەو بابەتانەی کە بەکارهێنرێت ئەگەر هەر ماتریالێک بێ بەڵام لەو قیاسەیە خود لەو بابەتی تۆ باسی کرد هەرە چێتە بابی پۆرتریتەوە سەبارەت بە قیاسەکان بە ماتریالەکان کە لە هونەری پۆرتریتە بەکارێت بەعام لە سەردەمە کۆنەکانە زیاتر لەسەر کانفازیش کراوە کە بڵێن خامەکی پێڵین لای خۆمان بڵین ئیشی بە بۆی زەیتی بە بۆی ئەکریلیک لەسەری کراوە زائیدەن کانسن جۆرە وەرەقەیەکی ئەستورە کە ئەمەش جۆرە ئیشێکی تایبەتی خۆی هەیە و ئوسلوبێکی تایبەتی خۆی بە ئەلوانمایە بۆی ئاوی ئیشەکاکرێ ئەم ئیشانە هەر سەرەتا بیدار بەم جۆرە کراوە بەڵام لە دوای سەردەم ئەمە گۆڕانکاری پێهاتووە ئێستا خۆشبەختانە لەم سەردەمەی ئێستەیە ئەی ناتوانانی محەددیکەیت ناتوانانی هیچ بڵێ بەزە سەر ئەم دوو مەتریاڵە ئیشەکرێ بەم دوو ئەلوانە ملیۆنان مەتریاڵی تر هاتۆتە ناو مۆزوعەکەەوە ناو هونەرەکەەوە یعنی زۆر پێشکەوتوی تر ناتوانانی محەددیکە بەڵام بینەر جوانترە ئەوەی بۆ چاوی بینەر زۆر جوانتر بێ ئەوەیە کە کامە چێژی لێ بینێت ئەمە بۆ بینەر زۆر گرنگە ئێستا وەکو منەوەکو ئیشەکانی خۆم کە من ماوەی 4 ساڵە من ئوسلوبی شەکان گۆڕاوە یعنی حەزم کردووە کە جیاوازیەک بێنمە ناو هونەری شێوەکاریەوە یعنی ئەم هەموو ئەم گیانی کە من و توی تاین ینی بەجددی هەمی لە دە فکرە لە دە بیرۆکە گۆڕە ئەین لە هەموو بارەکانە ئەی باشە بۆ لە باری شێوەکاری شابانە گۆڕێت بۆ نەگۆڕێ ئەی با من بیگۆڕم بۆ نمونە وەکو کوردستان با یەکێکی تر بیگۆڕێت هەزاران شێوەکارمان هەیە هەرێک لە بوارەکەی خۆی ئەمیان کە شێوەکاریشن تر بە هەر بەشێکی هونەریەوە بیگری گۆڕانکاریان کرد خۆشبەختانە ینی بەجددی جێ دەستخۆشین پێش من بوون تەنانەت هەیە ئێستا لەگەڵ منیشایە بەڵام کامە زوو چێتە ناو خەڵکەوە کامە بینەر بەدڵێتی کامە بینەر چێژی لێ ئەبینێ پێش هەمی کامە کولفەکەی کەمترە یعنی لەم سەردەمانی ئێسەیە تۆ لەم چەند ساڵی ئاخیرە خەڵک ناتوانێت مەسەڵەن $100 $200 با لەو حەیەک بەڵام ئەبێ بەدیلیش هەبێ شەوکو شێوەکارەکان منۆکو خودی خۆم نەوەستا بەدیل دۆزەرەوە جاوا لە مەجالێک ئایشەڵا باسی ئەوە ژەکەم کە ئەو مەتریاڵانە چین کە بەکارێنم مادەکان چی ئیشی لەسەرەکەم باشە مامۆستا چۆن بڕیار ئەی لەسەرەوەی کە وێنەی چ کەسایەتێک بکەشتەوەتە لەسەر چ بنەمایەک ئەو وێنانە هەڵەبژێت بۆ ئەوی بە شێوازی پۆرتریت جارێکتر بیان کێشیتەوە ئەوەی کە بەلای بنەوە زۆر گرنگە کە بەرگاری لەسەر ئێم ئەوەیە کە ئەو کەسی کە من هەڵێ بژێرم ئەوەی تر ئەگەر نەژمابێ گرنگ نیە بەلای منوانەیە من گرنگ هونەرەکەی بیگەم بەڵام ئەگەر مێنە خۆشترە تۆی شەکە پێشکەشی خۆی لەسەری کە کەسێک بە خزمەتی کردی بەم کۆمەڵگایە لە ڕێی هونەرەکەیەوە یان لە ڕێی سیاسیەوە خۆشەر نیار هونەر بێ یعنی من ئێستا هەنێ ئیشم کردووە ئەگەر سیری بکەیە کە دەباوی سیاسەتەوە بەڵام نەکو سیاسەکەی شەکەم نەکردو نەکو خودی کەسەکە خۆی ئیشم کردووە ئەو کەسایەتیان تەنها کوردەکانن یان کەسایەتی جیهانیەکانیش من کوردەکانم کردووەکو ئێستا ینی لەم پرۆژەیەمە ئینشاءڵڵا هەر بە کوردەکانەوە ئەیکەم بەڵام وەکو جیهانەکانیش بەڵە کردومەتەوە یەکێک لە تابلۆکانم کە دانەوەیکی زۆری بە دوای خۆی ڕاکێشە ئەوەی چارلی چاپلین بوو کە لەسەر قادرمێک دانیشتووە تاوا من هەموو ئیشەکەیکەمە گۆڕانکاری تیاکەم ینی شتەکە دەقاوەکو خۆی ناکەم حەزەکەم هەنێک ئیشی خۆمی تێکم هەنێ ڕنگ و ئەلوانی خۆم بیر و هزری خۆشە بێگومان گرنگە بۆ گۆڕینی کارتاکید و لە مەسائلی ئەلوانە بە تەواتی خۆم دەستکاریەکەم ئەن هیچ کێشەم نیە وەکو مەسائلی ئەلوان چوو هونەر سنووری ینی تۆ توانی بە هەموو جۆرە ماوەدێک بە هەموو ئەلوانێ ئیش بکەیت کاتە پێمان بڵێ ئەو ماتریاڵانەی کە بۆم کارە بەکار هاتوون چی
مەتریاڵەکان من پێم خۆش بوو کە باسی کەم لە کەناڵەکەی بەڕێستانەوە زۆر پرسیاری ئەوە کرێ مەتریاڵەکان جۆرە وەرەقەی کە ناوی سیترایکسە ئەم وەرەقەی ئیتاڵیە جۆری وەرەقەکانمان زۆر زۆرە بەڵام ئەمە لە هەمی جوانترە و لە هەمی خۆشترە بۆ ئیشکردن ماوەی کە ئیشەکەی لەسەر دەکرێت ماوەی 5 بۆ 6 ساعت ئەمێنێتەوە بە قەڵەمی بۆیە ئەلوانی ڕەنگا و ڕەنگەکان بڵێن قەڵەم بۆیە ئەویش شەریکەی دارلی ئیتاڵی نەبێ بە ڕێکلام بەڵام ئەم جۆرە قەڵەمە توانای ئەم ئیشکردنی هەیە لەسەر ئەم جۆرە وەرەقەیە یعنی ئینسیجابێکی زۆر جوان لە بینی هەردووشانە هەیە تێکەڵبوونێکی جوان و ئەکریلیک و زائیدەن پاستیلی وشک و زائیدەن تۆ لە ئاخیراکە ئیشەکە تەواوی کاتێک و فۆتویەک دەکرێت و لە فۆتۆکانی شەلیشەکانیش ئاماژی پێکرا و دیارە جۆرە تەکنیکێک بەکارێنی کە بە لۆکە ئەتوانی دیکە یاخود بە فڵچەی وشک ئەتوانی وردەوردەمی شەوالێکە ئیشی مەسحاتی پێوترێ مەسە سەرڕێنەوە شێوەکارەکان خۆیان زۆر باشتر تێگەن ئیشی سەرڕێنی پێ وردەوردە تۆنەکان تێکەڵێکی وەکو فۆتویشی لێت ینی ئەم جۆرە ئیشکردە زۆر سەرکەوتوو بووم تیا سپاس بۆخوا بینەر زۆری بەدڵ بوو ینی من هەموو کاتیشم کردووە کە بەدڵی بینەر بێ شەوەکارە کوردەکان یاخۆی جیهانیەکان لەم شێوازە کاریان کردووە یا خودەمە هەمووی بیرۆکەی خۆتە و نوێیە لە شێوەکارە کوردەکانە کەسم نەدیوە ئیشی مەسەح کراوە ئاسایی ئیشی مەسەح سەڕینەکە کراوە بەو مادانی کە من وتم هەر ئیشی پێکراوە بەڵام ئەو جۆرە وەرەقەیە یەکەم جارە من کردومە لەسەری 4 ساڵە من لەسەرەوە ئیشەکەم و لە کۆمەڵی هونەرمەندی ئەوروپیەوە ئەم معلوماتم وەرگری خۆم نەبوو باشتاکە نەبێ بڵێن کولفەکەی کەمە زۆر کەمە ئەنی بەجددی زۆر کەمە پوینتێکی زۆر باش کولفەکەی ئیشێکی 50 بایی 55 بۆ 50,000 ئەنی بامەش ئەلام بکرێ تێگی بە هەموو بینەری بەڕێز ببینیانی ئەمە کولفێ زۆر کەمە من خۆشبەختانە خەڵەکەتوانێت 50,000 با بە ئیشێک بڵێ مەدەل حیات بۆ خۆمە هەتاکو 10 ساڵی شەمێنێتەوە ئەمیشەکە ئەکرێ بۆ ماوەی 5 ساعت بۆ 6 ساعت ئەمێنێتەوە ینی حەزەکەم ئەو ئاماژەش بۆ بم لەسەرم جۆرە وەرەقی ماوەی 5 بۆ 6 ساعت ئەمێنێتەوە لەمە ئەم 5-6 ساعتەیە چی بکەیت خێرا فۆتۆیەکی ئەمیشە بگیرێ بە کامێرایەکی تەواو کوالیتی تەباکرێت زۆر باشمە مەستاپێ کۆمەڵی ڕێکاری ترەکرێت بزانم کاتێکم وێنەیە پێشکەشی ئەو هونەرمەندانەکیان ئەو کەسایەتی هونەریاناکین هەستی ئەوان چۆنە فیدباکی ئەوان چۆنە بۆ ئەو کاری تۆ وڵای ئەو هەستا دەردی خۆدوتنی ئەڵێ کەس نازانێ ئیلا مەگەر ئەو دقی کەسەکە نەبینێ ئەین بەجددی زۆر زۆری پێخۆشە ینی کە ئەو کەسێک کە ئیشەکەی پێشکەشەکەم زۆر جار بوویەکەمە مفاجە بەزانێ جار ئەوەیە دەنگم پێی ناکە ناتوانم ینی موعیدێکی تەواو لەگەڵ دابنم ئەوێ چەند جارێک من قسەی لەگەڵا بکەم و پەیوەندی پێ بکەم و مۆزوعەکەم ئەمێ ینی نازانم من لە هەنی هونەرمەندمانی ئەترسێ بێتە دەرەوە بۆ بینینێک ینی من کێشەی ئەمەم هەیە لەگەڵیانە نەک لەگەڵ ئەمانە لەگەڵ هەنێت چەند کەسایترە من نەک لە هونەرەکە شانی ئەو کەسانی هونەرمەند بن لە بۆیە ڕاگەیانکارەکانی ئیشم بۆ کۆمەڵە کەس کردو خۆشبەختانە بەڵام تاکو ئێستا ئیشەکەم پێشکەش نەکردوون تەنها فۆتۆکەم پێشکەش کردوون بڵێندام بەزانی شەکە شەڵا لە پێی مەبەی مەجال وردەوردە ئەمێ لە مەراسیمێکە یەک جار کۆیان بکەم و ئەگەر بۆم بکرێ بۆ شەم نەکرێ یەکجێک ناچارم ئیشەکانیان تەسلی بکەم بەڵام بەجددی هەستێکی زۆر جوانیانێ وەسڵ ناکرێت بێگومان ڕاستە ئەو کەسایەتیانش هەمووی ئەو کەسایەتیانن کە هەم لە بواری هونەری و هەم بواری سیاسی یاخود هەر بوارێکی تر بێ وەکو خۆت ئاماژەت پێکرد لە سەرەتاوە توانیوانێت جێپەنجەیان هەبێت ئەو کەسانی کە لە ژیانانە ماون وێنە کێشانی ئەوان چۆنە بۆتەوە بۆ نمونە لەسەر وێنەیەکی کۆنی ئەوان جارێک تلوانێت چەندین کەسایەتی هەبێ 20 بۆ 30 ساڵ بێت لە ژیانە نەمات بوو بێ بەڵام خزمەتێکی زۆری کرد بێت لە کوردستانە چۆن ئەم پۆرتریتە بۆ نمونە پێشکەشی خانەوادەکەیەکەیتەوە ئەوە ڕاستی بێ ئەو ئیشانی کە وەکو بەڕێز ئاماژ و پیاکە سەردەمێکی بەسەراتێ پەڕیوە هەتا فۆتویەکم دەسەکەوێ تۆزە هیلاکەمەم بەجددی بەدەستەوە و زائدەن لە کاتی کێشانەوەشە ینی تۆسێک عەزیەت تەیات ئیشەکە قورسترەکە بۆەوە نێکە خۆشبەختانە لە ڕێک کۆمەڵە کەسانێکەوەیە کە هاوکار من ئەتوانم کەسوکار و خانەوادەکەیان بدۆزمەوە و هەمووشیان ناسراون لەم شارەیە بە تایبەتی ئەمانی سلێمانی باسەکەم چکۆ من ئێستا ڕۆژەکەم لە سلێمانیە ناسراون لە شارەکە خۆشبەختانە پەیوەندیم بە کەسوکاریانەوە کردووە کەسە نزیکەکانیان کە لە شتێکی وا هەیە بەتەمای ئەمەم زۆر بە جوانی هاتوونەتە پێشەوە تەنانەت من حەزم کرد لێرە شۆ ڕێبێن و کە هیچ سپۆنسەرێکم نییە ینی بەبێ سپۆنسەرە میشاکەم خۆبەخشیکەم تەنها ویستمە ئیشێک ینی سوودێکم هەبێت کە بۆ ئەم هونەرمەندانە بە تایبەتی ئەمانەی کە لە ژیانە ماون ینی ئەمە هەچێکمان بینی سێرەکەی هەردوای مردن هەموو شتێکی بۆ کرا بێ باشە بۆچی هەردوای مردن بێ با پێش مردن بێ با من دەست پێشخەرێکم پێشمنیش کراوە ئەنە خۆشبەختانە هونەرمەندمانێت وەکو من ساڵانی پێشوو کردوەتی
با ئەم ساڵ ئێمە بێ با ساڵێکی تریشیۆڵ ئێمانین با 10 کەسی تر بێ با 10 ساڵێکە 5 تر بێ با ئەم شتە تۆزە بگۆڕین وهیواین کاری لەم شێوەیە بتوانرێت کە لایەن کردی تایبەتی شۆ بیاخود لەلایەن چەندین کەساتی ترەوەی کاتوانن دەستگیرۆی هونەرمەندان بکەن بەڕێز بتوانین سپۆنسەرێکی باشی بۆ بدۆزیتەوە. ئەم پرۆژەیە تەنها بۆ کەساتەکانی شاری سلێمانی ئەبێت یاخود بەنیازی گەورەیەکی بەنیازی پشتە شارەکانی تر؟ طبعا لە 100% پێم خۆشە کە ئەمە بەرمە دەروی سلێمانیش ینی زۆرم پێ خۆشە لەبەروی کە من ئەمڕۆ دوو کۆمنتم بۆ هاتۆ کە ئاماژەی بۆ ئاڵە پێمان خۆشە کە ئیش بۆ هونەرمەندانی دەرەوەش پێی دەروی سلێمانی و بەسییان نووسرا بوو هەولێر دووە زاخۆ کەرکک و منیش جوابی بە ڕێزەر ماوەتم بەجددی منیش حەزەکەمانی ئیشان بۆ بکەم بەڵام وەکو خۆشتان ناکەدارن زڕوفی کوردستان ئەمانە خۆش نییە هەم زڕوفی ئینسانەکان خۆمان ینی براهمانە بیگرشتێکی کەمان بەسەرا نهاتۆ لەوانێ بە 10 ساڵێکەش ڕێک نەبینەوە ئەگەر سپۆنسەرێکم بۆ بکرێت بەڵێ ئەچمە هەولێر ئامادەین بۆ هەموو کەسایەتی هەولێرەکان کەسایەتەکانی هەولێری بکەم کەسایەتەکانی دووەک کەسایەتەکانی زاخۆ کەرکک کێشەم نییە گرنگ ئەوێ ئاماجمەی خزمەت بە هەمویان بکەم. بەڵێ باش مامۆستا ئەی سوۆسیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان تا چەند هاوکاری تۆن بۆ ڕێکلامکردن لەسەر بەرهەموو کارەکانت؟ وەڵای ڕێکلامکردنێکی تا بڵی تا ڕادێک باشە زۆر بەجددی من کۆمەڵە پێیجەیە ینی لەو پێیجانەوە من ئیشەکان پۆستەکەم دەستخۆشێکی زۆریە هاوکاریێکی زۆرێت بە معنەوی بێ هەنێک کەس دەڵێ وەکو مادی ئامادی دەرە بڕێ ینی بەجددی زۆر خۆشانی خەڵک زۆرێتە پێش بۆ ئەم ئیشە و لەو باوەڕەشان ئەم پرۆژەیە گەر تەواوی بکەم بەپێی خۆمەگەرە و کاتی کە دابنەوە ئەو جووری شرنی کە دامنەوە لەوانەیە 2 ساڵم پێ بچێ هەتا ئەم پرۆژێ تەواوکەم چونکە ئێستا حالیان من کۆمەڵێک ئیشی تری هونەرمەندام لەبەردەستە ینی وەجبە بە من تەواویەکەم و ئەیگەێن وەجبە بەم شێوەیە پێم خۆشەگەری شڵات تا 2 ساڵێکەش بێ توانم تەواوی بکەم. بە هیوای کاری باش و کاری جوانتر بۆ هیوایم بتوانێت تەواو کەسایەتیانی کە شایستن لە هەر بوارێک بێ کە توانیوانە خزمەت بکەن مامۆستا شوان بتوانیت پۆرترێتی جوانیان بەدەستەکان بۆ بکێشیت. ئینشاءڵڵا منیش یەکێکە لەو ئاواتانەوە کە بتوانم خزمەتێکی بچووکە بکەم شتێکی گەورە نیە دەستخۆشی بۆ ئێوەش.